سەبارەت بە تێبینی پارتی دیموکراتی کوردستان لەسەر پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە ستۆدیۆ من میوانێکم لەگەڵا هاوار محەممەد بەرپرسی یاسایی لە بەشی هەڵبژاردنەکانی پارتی دیموکراتی کوردستان کاک هاوار بەخێبی بۆ ستۆدیۆی کوردستان 24 ئەگەر بەگشتی پێمان بڵێ تێبینیتان لەسەر پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان چی؟ بەڵێ سلااو بۆ ئێوە بۆ تەواوی بینەران بێگومان ئەوەی کە ئێمە بینیمان لە پرۆسی دەنگدانی تایبەت و لە دەنگدانی گشتیش کێشە و گرفتی زۆر هەبوون لەوانە بەشێک لە ئامێرەکانی دەنگدان VVD ئەوەی کە بە جیهازی تەحقق ناسراوە ئەسڵەن کاریان نەکرد و بەم هۆیشەوە بەشێکی زۆر لە دەنگدەران بە تایبەتی لە ناوچە کوردنشینەکانی سنووری نینەوە بێبەش بوون لە دەنگدان کە ئەوەش دژە لەگەڵ بنەماکانی مافی مرۆڤ و هەروها یاسا بەرکارەکان لە عێراقدا لەلایەکی دیکەوە بە هۆی نەخوێندنەوەی پەنجەمۆر بەشێکی زۆر لە دەنگدەران بێبەش بوون ئەمەش بە هەمان شێوە دەکرێت بە شێوەیەکی زۆر دقیق کاری لەسەر بکرێت و لە ئاکامی دووبارە بوونەوەی لەوانەیە کێشە و گرفتی زۆر بۆ خودی کۆمسیۆن و دەنگدەرانیش دروست بکات و دەبێتە هۆکارێک کە متمانەی دەنگدەر بە پرۆسی هەڵبژاردن نەمێنێت لەلایەکی دیکەوە بەشێک لەو دەنگدەر ئەو سندوقانەی دەنگدان کە لە ڕێگەی ئامێری بیکۆسەوە نەتوانرا راپۆرتی دەرەنجامەکان تەبع بکرێت و بگەێنرێت بە وەسەتی کۆکردنەوەی دەنگدان لە بەغدا ئەمەش یەکێک بوو لەو کێشانە دوزار وای لێهات کە بەشێک لەو سندوقانە کۆ بکرێنەوە و لە سەر ئاستی پارێزگایەکان بە شێوازی دەست ئەژمار بکرێتەوە. باش حتمما مادەم ئەم هەموو تێبینێتان هەبووە لەسەر پرۆسەکەی وە سکاڵاتان هەبووە گەر پێمان بڵێ چەند سکاڵاتان هەبووە و سکاڵەکانتان چۆن دابش بوو بەسەر و ناوچانەی کە بەڵێ ئێمە لە هەردوو پرۆسی دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتی 15 سکاڵامان تۆمار کرد. دوو سکاڵا لە سنووری پارێزگای دیالا بوو، سێ سکاڵا لە سنووری پارێزگای نینەوە بوو بەهۆی ئەوەی کە بەشێک لە هێزە چەکدارەکان و میلیشیاکان لەو سنوورە دەست درێژیان کردە سەر کادیرەکانی ئێمە و بریکاریەکانی ئێمەیان لە ناوەندەکانی دەنگدان دوورخستەوە. تەنانەت دوو لە بریکارەکانی ئێمە کە کادیری پارتی دیموکراتی کوردستان دەستگیر کرابوون و دەست کاڵاشمان لەسەر هەردوو پرۆسی دەنگدانی تایبەت و گشتی لە سنووری پارێزگای کەرکووک تۆمار کرد. باشە لە کوردستان 24 هەواڵێ بڕاوکراوەتەوە بۆەوەی کە لە کەرکووک هەوڵێک هەیە بۆ ئەوەی کورسیەکی ئێوە ینی کورسێکتان لێکەم بکرێتەوە لەسەر ئەم بابەتە قسەتان چیە؟ وڵا نامەوێت بە پێش ڕووداوەکان بکەوم، بەڵام ئێمە ئەزمونێکی تاڵمان بەداخەوە لەگەر ئەو پرسە هەیە لە ڕابردوشدا بەداخەوە دەڵێم کە تەنانەت لەسەر ئاستی سەرۆکی کۆماری پێشووتریش تەدەخل لە بابەتێک کرا لەو بەهۆیەوە دوو کورسی پارتی دزرا لە هەولێر و لە نینەوە. دەتوانم بڵێم ئەوە بووە سەرەتای ئەوەی کە کێشەی سیاسی زۆر گەورە کە لێکەوتەکانی بەداخەوە تا ئێستاش لەگەڵدابێت لەسەر تەواوی پرۆسی سیاسی بە تایبەتی لە هەرێمی کوردستان ماوە. بۆیە ئامۆژگاری ئێمە بۆ لایەنە سیاسەکان ئەوانەی کە دەیانەوێت یاریەکی بەو شێوە لەگەڵ ئەنجامەکانی پارتی بکەن پێم وایە دەرەنجامی باشی نابێت و وەسەرکەوتوش نابێت، چونکە ئێمە لە ڕێگەی بریکارەکانی خۆمانەوە لە ڕێگەی ئەو تیمە تایبەتانەی کە بۆ ئەو مەبەستە پێکمان هێناون زۆر بە وردی و بە دیقەتەوە چاودێری تەواوی پرۆسەکە دەکەین و بە هیچ شێوەیەکی قبول ناکەین کە بە شێوەی یاسایی کورسەکانی ئێمە بدزرێن جارێکی تر. باشە ینی دەوترێت ئەنجامەکە نابەدڵی پارتیە ئەوەی کە لە کەرکووک و لە مووسڵ بەدەستات و ئێوە قسەتان لەسەر بەڵێ بۆچوونێکی وە هەیە لە ناو دۆست و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان کە ژمارەی کورسەکان یاخود دەنگەکانی پارتی لە ئاستی قەبارەی و گەورەی پارتیدا نین. من تەواوی دۆست و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان دڵنیا دەکەمەوە کە پێگەی پارتی لەسەر ئاستی تەواوی عێراق پارێزراوە و ئەو دەنگانێک کە ئێمە بەدەستمان هێناوە دەنجی زۆرن و ژمارەی کورسەکانیشمان مقنعن بە نسبەت پارتی دیموکراتی کوردستان، چونکە ئێمە دەبێت بەراوردێکی بکەین لە نێوان ئەو ژمارانەی ئەو کورسیانێک کە ئێستا لە ئەنجومەنی پارێزگایەکان هەیە، چونکە پێشووتر لە ئەنجومەنی پارێزگای نینەوە بۆ نمونە 42 کورسی هەبوو، ئێستا کراوەتە 26 کورسی کە خۆی لە خۆیدا تقریبا ئەگەر بەراورد بکەین لەوانەیە نزیکەی 140 کورسیەکان کەم بووتەوە. لە کەرکووک
پێشتر 42 کورسی هەبوو ئێستا 15 کورسی هەیە بە کورسی کۆتاوە 16 کورسیە ئەگەر ئەو بەراوردە بکەین ئۆتۆماتیکیان نسبەی ژمارە کورسی هەموو لایەنەکان دێتە خوارەوە لە ناویشیاندا پارتی دیموکراتی کوردستان بەڵام من جارێکی دیکە دۆست و لایەنگران و کادرانی پارتی دڵنیا دەکەمەوە کە پارتی پێگەی بەهێزە و لە هەموو ئەو پارێزگایانەی کە پارتی بەشداری لە پرۆسی دەنگدان کردیا هێزیەکە کە ناکرێ فەرامۆش بکرێ و لە تەواوی پارێزگاکانیش بەبێ پارتی پرۆسەی پێکهێنانی حکوومەتە مەحەلیەکان لەسەر ئاستی پارێزگاکان پێک نایەت و هیچ دەرەنجامێکی نابێت. ئەوەی کە هەڵبژاردنەکە لە ناوچە دابڕاوەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بوو ئێوە شۆک و پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی لە کەرکووک تەواجودێکی ئۆتۆتان نەبوو پێش ئەم بابەتە ئەمانە چەند کاریگەریان لەسەر پرۆسە بەتەکید ئێمە لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبرەوە بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان نەچوونە ژێرباری ئەوەی کە بە چاوشۆڕی لە بندستی دەسەڵاتێکی سەپێنراودا بمێنەوە بۆیە تا حدێکی زۆر ئەم پێم وایە ئەمە کاریگەری خراپی بەسەر پرۆسی هەڵبژاردندا دەبێت و ئێستا دوای ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان گەڕاوەتەوە ئەو شوێنانە پێم وایە لە داهاتوودا پێگەی پارتی دیموکراتی کوردستان زیاتر بەرەو پێش دەچێت و دەگەڕێتەوە سەر ئەو دۆخەی کە پێویستە پارتی ئەو قەبارەیە کە هەی بێت لەو پارێزگایانە بە زیادیشەوە دەیبێت و دەمێ ئەوەش باز بکەم کە پارتی دیموکراتی کوردستان بە حکمی ئەوەی کە سنوورە جوگرافیەکان کە ئەوە شتێکی باوە لەسەر ئاستی دنیاشدا تەنانەت لە هەڵبژاردننی ئەمریکاش وایە عمقی هێزی دەنگەکانی پارتی ئەوەندەی لە ناو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە و لە ناو هەڵبژاردنەکانی تایبەت بە هەرێمی کوردستانە ئەوەندە لە ناو ئەو هەڵبژاردنانە نییە کە لەسەر ئاستی عێراقدایە. باشە سیستەمی هەڵبژاردنەکە بە شێوازێکە کە زیاتر لە بەرژەوەندی هێز و کوتلە گەورەکان هەیە قسە لەسەرەوە هەیە کە زیاتر لە 100,000 دەنگی کورد لەو ناوچانە لە هەموو ناوچەکانی ئیدارەی دەرەوەی هەرێمی کوردستان فەوتاوە ئەگەر بەیەکەوە بەشداری بکرایە باشتر نەبوو کورسی زیاتر بەدەست نەهێنرات. بێگومان پارتی دیموکراتی کوردستان هەمیشە بە تایبەتیش لە دوای کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان ئێمە هەمیشە داکۆچمان لەسەر ئەوە کردیتەوە کە یەکڕێزی لایەنەکان بپارێزین بەڵام ئێمە هەوڵی زۆرماندا و دەرگاشمان چەندین جار باسمان لەوە کرد کە دەرگاکانی پارتی بەلای بەڕووی هەموو لایەنە سیاسەکاندا کرایتەوە بەڵام بەشێک لە لایەنەکان بە بیانووی جیاجیا و لە ژێر پەردەدا دوو لە مایکەکانی کامێراکانی تەلەڤیزیۆنەکان و میدیاکان باسییان لەوە دەکرد کە باوەڕیان بە پرسە نیشتیمانیەکان هەیە و دەیانەوێت بێنە بنباری ئەوەی کە هەموو لایەنە سیاسیەکان لە ناو هاوپەیمانێدا کۆ بکرێنەوە بەڵام لە ئەرزی واقعدا ئەم هەنگاوە هەستی پێ نەکرا و تەنانەت بخۆشم چەندین جار لە ناو کۆبوونەوەکان پارتی لەگەڵ لایەنە سیاسیەکان بەشدار بووم لە کاتێکدا کە لە بەردەم کامێراکان قسە دەکرا هیچ لە خۆیاندا نەدەهێشتەوە بەڵام کە دەهاتە سەر ئەرزی واقع ئەو ویستە نەدەیترا. دەبینرا باشە زۆر سپاس بۆ بەڕێز هاوار محەممەد بەرپرسی یاسایی لە بەشی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ بوویت. سپاس.